خزمەتی هەژاران، ئاوەدانکردنەوەی گوندەکان، دروستکردنی مزگەوت، چارەسەرکردنی نەخۆش و کردنەوەی خان و بۆ بێباوکان و بێسەرپەرشتان. چیرۆکی 31 ساڵەی دەستگای خێرخوازی ڕابیتەی ئیسلامی کوردە. واتە ڕابیتەی خێرخوازی لە هەموو ڕۆژەکانی ساڵی 2016دا لە هەموو ڕۆژێکە بڕی 21 ملیۆن دیناری عێراقی کە نزیکی 22 ملیۆن دیناری عێراقی پرۆژەی بەخشین و خێرخوازی هەبووە. زۆر خۆم بەبەختەوە ئەزانم ئێستا لە خزمەت ئێوەی خۆشەویستە یادی 31 ساڵەی دامەزراندنی ڕابطەی ئیسلامی کورد بکەین کە هەموومان سوپاس دەکەین بۆ خوای گەورە کە ئەم ڕابطە توانوویەتی خزمەتی ئەم گەلەی کوردە بکات. دوای لێکۆڵێنەوە و مناقەشەیەکی زۆر تقریباً نزیکەی 4 ڕۆژ بڕیار دراکەوە مؤسسەیەک دروست بکرێت کە ناوی ڕابطەی ئیسلامی کورد بێت کە ئامانجەکانی و ئەهدافەکانی سێشتی گرنگی بێت. یەکەم بتوانێت ئەم مەزلومیەتە و ئەم ناڕەحەتیەیەکەوە تووشی گەلی کورد بووە بیگەیەنێتە مسلمانان و عالەم. مەزلومیەتی گەلی کورد بخاتە ناو دڵی مسلمانان. بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین، هەماهەنگی و هاوکاری نێوان دەستگا خێرخوازیە هاوشێوەکان بە پێویست دەزانێت و جەخت لەسەرەوە دەکاتەوە کە بەبوونی پەیوەندی نێوان ئەو دەستگایانە زۆر چین و توێژ سودمەند دەبن. پیرۆزبایی خۆم ئاراستەی برایانی بەڕێزم ئەکەم لە ڕابطەی ئیسلامی کورد بە لە یادی دامەزراندنی ڕێکخراوەکەیان کە بۆ 31 ساڵە لە دەستی خەبات و دەستی خێر و لە دەستی هاوکاریکردن بەردەوامن لە هەموو کونج و کەلەبەرێکی ئەم کوردستانەدا داوای دوعای خێریان بووەکەین و خوای گەورە سەرکەوتویان بکە و کاریان پڕخێر و بەرەکەتر بکە. دیارە لە کوردستانی خۆشەویستماندا لە باشووری کوردستانە کۆمەڵێک ڕێکخرا و دامەزراوە و مؤسسە هەنکەوا کاری خێرخوازی ئەکەن و لە هەموو بوارەکاندا بۆیە بەکارێکی زەروری ئەزانین و بەکارێکی پێویستی ئەزانین هەموو ئەو ڕێکخراوانە هەموو ئەو دامەزراوانە ئاگایان لە یەکتر بێ و هەماهەنگی لە نێوانیاندا هەبێ و پەیوەندیەکی پتە و لە بینیاندا هەبێ بۆ ئەوەی بە زۆرترین کات و بە کەمترین کات و بە زۆرترین خزمەت بتوانن ئینشاڵڵا لە هەموو کونج و کەلەبەرێکی ئەم کوردستانەدا بە یەکسانی ئەو خزمەتانە پێشکەش. دەستگای خێرخوازی ڕابطەی ئیسلامی کورد لە 1970 لە سەردەستی کۆمەڵێک زانای ئاینی و بە سەرۆکاتی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی دامەزراوە و لەو کاتەوە تا ئێستا نزیکەی 1262 پرۆژەی جۆراوجۆریان بە بڕی 71,874,691 دۆلار ئەنجام دابە و زیاتر لە 80,000 کەس لە پرۆژەکانیان سودمەند بوون. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.